من كبرى رستم زادم لدایکبوویش گوندی شمشێرم و دانیشتی شاری پاو من هەر بێژم ئەگەرەکینەی سەرچاوەی لە مناڵی و هەر خوشم لە سەوزایی هات لە ژینگە ئەهات باچوو ماڵی وەکم باخ و باخاتێکی فرەیان بوو هەمیشە خوشم لە گوڵتنیان و درەختنیان و شتی شەهر ئاهات ئێتە هەر تا دوای چەندین ساڵ وەختێ هاوسەرگیریم کرد مناڵم بوو مناڵەکەم تەماشاکەم حاڵم باش نییە مناڵەکەم وحەب مانگا هاتە دنیا دوای چەندێکی تەماشام کرد چی تومورم هەست تومورەکە بۆ بەعسیەوە کە مناڵەکەم ڕشت نەکاو حەب مانگەوە دنیا بێ و ئیتر من چونکە حیج عیلاجێکم نە و تومۆرەکەی هەر ڕۆژ بە ڕۆژە گەورە ئەو ڕاستیەکەی فرە ئەزیەتیدا لە پێڵێکی بوو بینی داریان و هەجێج لە ئەو حنا تەماشاکەم ئاوێکی پاک لە ژێری زبڵێکی فراتێتە دەر و سەوزایی و گیاوشتیش وە چاودۆریا و منیش وتمە هاوسەرەکەم وتم من ماشینمان پێنە وتم تا ماشین تێت باکینێ من گەرکمە ئەم ئاوی لە ژێریم زبڵا دەربێت ئێتا هەر خەریکم زبڵەکەم پاکە کرد و ئاوەکەمە خستە دەر ڕاستیەکەی وەتای دڵی خۆم هەر وەکی ئەوەی ماڵێکی خۆ تەمیزکەی من ئەو کانی چاودۆری و کانی و ئاومە تەمیز کرد و حتا گزگم خاست کرد گزگم لێدا دەور 4 ساعتم لەو حەنا خەریبم ئێتر لەو حەنایچە کە حاڵم خراوە و هەر تکامەکرد لای خواگیانم خواگیان هەر چۆنێ من خستە سەری ڕێگەی ئەم کانی و ئاوێ لە ژێری ئەم زبڵ و خاشاکیات دەری بێرم و ئاوا ڕۆشنایی تێ بکەی تکاو لێ یەکەم کە مەسەڵەن من هیچ ڕۆشنایەک بێ و بۆ گیانم بۆ ژیانم لە ئەم سەختی بێمە دەر و ئەم نەخۆشینمە لە کۆڵ بێتەوە و نەمێنی وڵا دوای مدەتێکی چون سینوگرافی شتم ئەنجامەدا و ئازمایشم ئەنجامەدا هەر لە 95% ئێتە دوای دوومانگێکی پێچ و دوای ئەو سەفرێکردم تماشاکەم هینەکەم ئەو فیبرومە یا ئەو غۆدە بچوو بوەسم ڕیم بەلای دکتۆرەکەم وتی ئەستا ئەتوانی عەمەڵی بکەی ئەمەڵەکەیشی خوشخیم و بەدخیمی هەر معلوم نە تیانتم خوشخیم و بەدخیمی ئەوەی تر وەدەسی خواگیان وەڵام منیشی تر هەر ئومیدم وە خواگیان خۆی بوو دوای عەمەڵەکەم کرد و ئەوەڵ عەمەڵەکەم نەکرد و دکتۆرەکە وتی پێم وتی چی کردگەز لە حەنای خواکێ مەسەڵەن ئەم تومردە بچوو بوەسەوە کە ئەستا بتوانی عەمەڵی کرد حاچی هینمە کرد فکرمە کردە چون واقعاً حاڵم فرەخراو لەو مدەتیا دوومانگە هەر ئەسڵ هیچم لە بیرانێ و فکرم لەسەرە کردو تماشام کرد هەرە ئەو کانی و ئاوەوە کە بووە شفای گیانی من هەر ئەو خزمەتە لەو حەنا کردم ئەو دوعا لە ئەو حەنا کردم کە دڵەوە کردم نەتیجەم کرد کە شفام بۆ هات کرد وەڵای تر لەو ڕۆژیە من لە ژیانی خۆمە شەرتم کرد کە بوومە ژینگە پارێزێک و ژینگە دۆستێ ئەگەرێکینێ وتمە هاوسەرەکەیشم ئەگەرێت توانایی هەست لەگەلما فوادیش کە حەب مانگە بە دنیا هاتوو 1 ساڵی ئەو موقع ئیتر منیش وتم ئەمە فوادیچە من حەزەکەم وەسیەتی چەکەم بۆ هەیەوە ئەگەرێکینەی توانیتان حەزەکەم من بنە ماڵێکی ژینگە پارێز ئەمە ئەگەڕێتە بۆ 24 ساڵەمەوە لە توولی ئەم 24 ساڵە من فرە تێم کۆشاگە کە شتێکێکی زەرەری هەست بۆ ژینگە یانێ نەیخەمە ژینگە یا هەمیشە کارێکم کرد گەس کە زبڵ دروست نەکەم لە ماڵی خۆمە من ئەم ئاو خاکە هەر وای نەسەریوە من ئێستا شاید ئێستا لە پاوەوە معلوم نییە ساڵێتە شایەتە من لە ئەمریکاوم شاید من ساڵێتە لە ڕۆژ ئاواوم لە شارێ تراوم لە گرانەوم ئەم خاکە وای نەسەریۆ دایکی ئێمەز شەوەکی گیانی خۆمان بیپارێز وطني باوانم أي وطن نشيل بالمي
أي وطن نشيب لا بالمي عزيزي أبدا ما نكري أي خابه بابيرمي أي خابه بابيرمي إن جاء وطن وريكن يا عزيزي وطني وريكن يا أي خابه یەکێ لە کارێ ژینگەکانی هەمە ئەوەسە پاشماوەیەک لە سەری سفرەی یا لە ئاشپەزخانە ئەمێنێتەوە وەکی چۆکڵەمیەوە چ وەکی خورد و خۆراکی سەری سفرەی ئێمە تێرنی لە باخە یا لە نای باخچە ئەکەنە ژێری خاکۆ دوای مودەتێک ئەم ئێتە کودێکی وەناوی کمپوست ئەم کودە هەم بۆ باخ و باخاتەشێت هەم ئەوێتە کودێک بۆ گوڵوگیە هیوادارم خاتونە بەڕێزەکان بتوانن ئەم کارانە ئەنجام بدەن و ژینگەمان بێتە ژینگەیەکی نمونە لە وڵاتمانە. ئێمەژە داوت بکەین جامعە شناسەکان ئێستا جامعە شناسی ئیمڕۆی پاوە مناڵی پاوە هەم لە جلوبەر ئێستا ئەو خاڵۆ حاجیۆ لەوێ دانیشتە کڵاو دەزماڵەکەی وا بەسەرەوە کڵۆباڵەکە منی ئیمڕۆ فەقیانم بەسکۆ کڵاو دەزماڵم پێچاگەس و جەماعەتێ لە دەراگەی پێ ئەمە چییە؟ وتم ئەمە ژینگەس وتی چۆن ژینگەس؟ وتم ئەم جلوبەرگە ئەم کاوە پانتۆڵە ئەم کڵاو دەزماڵ ئەم کڵۆباڵ و فەقیانە ژینگەکەمانە وەختێ داربەڕوەکان بوڕی وەبزانە فەقیانەکانمیان لێسەنگن وەختێ کڵۆباڵەکەمیان لێسەن وەبزانە خاکەکەمان فرۆشتووە بێگانە وەختێ هەموویان لە من کەند و لیباسی بێگانەیان کردە بەری من ئەو مەقە منە ژینگەما لە دایکمان نەنیشتمانمان ژینگەیەژە بە چاوی دایک بڕوانین پێیە دایکێک کە وەختێ ئەڕۆی بۆ لای دایکت دەستێرە بەسەری منداڵەکەیە دەستێرە بە قەلبیە ڕۆحی منداڵەکە ئارام دەکاتەوە ڕۆحی منداڵەکەی ئارام دەکاتەوە و ئەم دایکە شیر ئەدا بە منداڵەکەی ئەم دایکە گۆرانێ و لاوک و حەیران و سیاچەمانە و لایلایە بۆ ێژێ ئەم مناڵە ڕۆحی ئارامش دەکرێت کاتێککە ئەمەش تێنە نێوی ژینگە ئەم ژینگە دایکی ئێمەس بە چۆلەکە و بڵبڵەکەی لایلایەی دایکە کەس بۆ ئێمە بۆ ڕۆحی ئێمە بۆ دەرونی ئێمە بە میوە و سروشتە بوومیەکانی وەک بێژی داری بەڕوو بێ گویش بێ دار و درەخت بێ بە جوانەکە لە میوەکەی دەیخۆین تێرمان دەکا وەکو شیری دایک و لە پاڵی ئەویشە وەختە لە ژێری سایەکە دانیشی و پیاڵەی چای دەمەکەین و چایە دەخۆین ئەو ئارامشی جستەی و ڕۆحیمانە بۆ تێت هەناسەیەکی خۆش ئەدەین ئەعتماد و ئیمان بە ڕۆحی خۆمان بە ئیشی خۆمان فرەتە دەبێ و ئەم ژینگە وەک دایکێک ئەمێژە باوەشی پیا بکەین تا ئارامش ڕۆحی خۆی ئەو ئونس و ئەو شەوق و ئارامشێهە بیدا بە ئێمە بۆ کە منداڵی ئەوین و ئێمەش منداڵەکان وەختە دایکەکەمان پیرەوێ ژینگەکەمان پیر ئەوێ ئەبێت ئێمە هۆشیاری ئەم دایکی خۆمانەوینە دایکەکەمان نەکەوێتە زەی دارەکانی نەوڕێ چۆلەکەکان نەمرن لایلایی دایکمان نەژنەوینەی تر ئێژێ هۆشمان بە ئەم ژینگە جوانە بێ کە وەک دایکی خۆمانە تەبیبی دڵمانە ئێمە 13 ساڵ لەمە و پێش بە دڵی خۆشەوە باوکو دایکم دانیشتین و ماڵێک کۆ بکەنەوە ماڵێک ساز بکەن بۆ ئێمە بۆ منداڵەکانیان بە دڵ و بەگیان دانیشتن سازیان کرد و ئامادەیان کردن و بڕۆن نێویان ئاوی بۆ بگرن و برقی بۆ بگرن ئاویان پێ نەداین بە سەختی ئاوەکەیان پێداین و بوتیان ڕێگەیە فازڵاوتان پێ نادەین ڕێگەی فازڵاوتان پێ نادەین و دایکی منیش کە دایکی ژینگەی کوردستان و دەڤەری هەورامانە وتی لە دادگا لە حکوومەتا وتیان ئێمە حکمی چاتان پێ دەدەین چا لێبن دایکم وتی من خیانەت ناکەم لە دایکی خۆم دایکی من ژینگەس ئەگەر چۆن من دایکی خۆم ژینگەس فازڵاو بڕوان ناوی ژینگەکە بڕواتە نێوی کانیاوەکان دایکی ئێمن ئەو دای ئەمە وەکو ئەمە سەبی حرمەتی بە دایکی خۆمانمان کردوێ من ئەمە قبول ناکەم ماڵەکەم فیدای ژینگە ئەەکەم ناڕۆمە نێوی ئەو ماڵانە چونکە ڕێگەی فازڵابم پێ نادەن من حازرم نەڕۆمە نێوی ماڵانە ژیانی خۆم فیدای ژینگە بکەم فقط کانیاوێ پیس نەبێت کانیاوێک نەخۆش نەکەوێ ئەگە کانیام نەخۆش بکەوێ جەستە و ڕۆحی ئێمە و ئاژەڵ و ژینگەمان نەخۆش دەکەوێ و 13 ساڵە فیدای کردو بە حەقیقەت مامۆستاگیان ئەمڕۆ ڕۆژی سۆشیال میدیایە ڕۆژی تکنۆلۆژی و هۆشی زیرەکە ئێمە وەکو ژینگە پارێزێک من فوئادی ژینگە وەکو دەروون ناسێک وەکو ژینگە پارێزێک و پێشکەشکارێک لە بەشی پێشکەشکاری خۆما لە بەشی ژینگە پارێزی خۆما لە بەشی دەروون ناسی کە قوتابی ترمی ئاخری زانکۆم لە دەروون ناسیدا تێم لە قوتابخانەکانی کلاسمان و لە فێرگەکانەوە من دەستی پێ دەکەم بواری ژینگە پارێزی ژینگە مەقامی دایکی هەیە
ژینگە چی کاریگەریەکیە لەسەری ژیانمانە چی شتانێ بووگنە تاوان دژی ژینگەن خەریکن ژینگەمان لەبین دەبێ ئێمە لاڤەکانمان هەر چوار پاچەکەی کوردستان ئەبێ چی بکەین کە باوەش بکەین بەم ژینگەمانە لەبین نەڕوا دارە بڕوەکانمان نەبڕن ئیتر کەوەکانمان نەخەنە نێوی قەفەس بەڵکو بین ئەندیشەیەکی سەوز لە نێوی زێهن و ڕۆحی منداڵەکانمانە سەوز بکەین کە ژینگە دایکی ئەمەس ڕێزی لێ بگری ئەمە بەشێکی دایکی من لە بواری ژنانە ژنانی ناوچەی کوردستان هەر چوار پاچەی کوردستان و بەتایبێت ناوچەی هەورامان و شاری پاوە ژنان کۆ دەکاتەوە گروپە شاخەوانیەکان گروپە هونەریەکان گروپە موسیقایەکان کۆیان دەکاتەوە کلاس و وانەی ژینگە پارێزیان بۆ دائەنە اینجا ذکر بمی وطن عزیز بی تو شدیم گیانکم بی تو شدیم شاون خوتن عظیمال به اغیارن شاون خوتن عظیمال به اغیارن عالم گوتن عزی دوست وردارن عالم گوتن عزی دوست وردارن إرادم إذن أذي ويكلت سوا إرادم إذن أذي ويكلت سوا شونال وشن أذي بلاي سوا شونال وشن أذي بلاي سوا يا رسول الله عزيز أخمد دارونم يا رسول الله عزيز أخمد دارونم لا دوريتو يا رسول واكو مجنونم لا دوريتو عزي واكو مجنونم شما اخواب ما ومسكن اینجا بیا قبولك گیانکم بیمال بیویتن لنظري خومو لنظري خومو حتى او گیاکی که سوزوي احساس من لنظري خومو اجمو گیاچه گیانی هاتیا و هر وکی انسانی وسری ام زیو او جیانی گرکه چی آجال وی چی پلوور وی چی کانیو آوی چی او خاکیته من لنظري خومو اجم گیانی هاتیا شه هر وکی شه بی پارێزین تا ئەتوانین ڕێزی لێ بگرین چون ئەگەرێکینەی ژینگەی ژنەوەی ژیانی خۆمان من هەمیشەژم ئەوڵ ئەگەرەگەرەکمانە ژینگە پارێزین ئەوڵ گیانی خۆمان پارێزین چون ئەگەر من گیانی خۆم پارێزم ژینگەکەچمە پارێز تا ئەو شوێنە من هەمیشە وترمە شەو وەختی ئینسان هەر کەسێک خۆی ئەگە فکری لێ بکاتەوە
سەرنێتە ئەو سەری ئەو سەنیە وجدانی هەمیشە ڕاحەتە ئاسوودەز حتا ئەگەرێکینەی میلە خوتکارێک وەکی ئام میلەیە ئەگەر نەخاتە نای ژینگە بیپارێزێ بۆ ئەندازەی ئەو هینێ خۆیە وجدانی خۆیە ئاسوودەس و ڕاحەت. من دوای شاید 15 ساڵ دوای ئەو کارمە ئیدامەدا تا 15 ساڵ من فامیلێکی خۆم بوو خەریکون هەر لە ماڵ و دانیشتن قسەمانە کرد وتم من فرە ژینگەم ئەپارێزم و حەزەکەم هەمیشە ژینگە پارێزێک و حەزەکەم بنەماڵیشم ڕێز لە ژینگە بگرێ وتی دەی تۆ وەختێکی نەی تۆ بۆ ماڵی خۆت خەریکی ڕسانەی ناکەی چۆن ئەوێت تۆ ئێشە کارێکی بکەی کێم بوێنن چونکە من نەزرم کردو لەگەلی خوای خۆما کە من ژینگە پارێزم ئەوە حەزم نەیەکرد کە مردم بمبێنێ کە خەریکم بازێ کارانەکەم شاید بێژن مەسەڵەن ئەمە گەرێکێکی خۆی نیشان با کە من ژینگە پارێزم خیام ئاو خاکمە خۆشگەرەکە یاشتی دوای ئەوێ وەختێ فکرم لەسەر کردو زانیم ڕاستی ئەکرد شێ هەمە بە خااتری ئەوە کە ئەم ئاو خاکێ پارێزین لەگەل گشت کەسێکا بمانوێ لەگەلی گشت ڕسانەیەکا وەزوانی فارسیەکەمان فەرەنگسازی بکەین کە بیشتر مردم ئاگا بێتەوە کە ئەم ئاو خاکمانە خەریکە لە بینەڕۆ 24 ساڵە لە حەچینێکەوە من پاڵپشتی نەکردیاکەم حتا ناژم لە هینی ماڵی وە پاڵپشتی ماڵی وە لە پاڵپشتی ڕسانەیشەوە حیچ کامیان لە هینەکان پاڵپشتیان نەکردم ئەمانیشە بکێ پاڵپشتیان کردم ئەم لەوحانە پێم دریاگە لە کەسانێکەوە کە ژینگە پارێزن یا ئینسانانی گەورەی ئێران یا لە تارانە یا مەسەڵەن کرماشانە هەر سنەی خۆمانە ئەترافی خۆمان پاڵپشتیان کردم لە هینی ڕسانەی و مامۆستاگیان یەکێ لە کارەکانی تری ئێمەی بنەماڵە ژینگە پارێزی کوردستان دەڤەری هەورامان ئەم ئێکۆبریکانەسە ئەمانە ئێکۆبریکی پێڵێن ئەمە نایلۆن و جلدی شکلات و چکلیتەکانی ئێمەس کە ئێمە لە نێوی کۆمەلگا لە نێوی ژینگەمانە لە نێو کوچە کۆڵانە دەبینین بە فراوانی کەوتووە وەلێ ئێمە جەمیانەکەین و پریسیان دەکەین وە ناوی ئەم بتریانە ئەمە لە وڵاتە خارجیەکانە وەکو وڵاتە گرینەکان وەکو ئوتریش وەکو ئاڵمان وەکو سوێد سوئیس بۆ ماڵسازی گرین سازی دەکەن ماڵی پێساز دەکەن NGO-یان پێساز دەکەن و ئێمە ئەمانە ئەم جلد و نایلۆنانمانە جەم کردووە لێرە دامانەوە ببێ بە سمبوڵێک کە ئەمە 6,000 دانە نایلۆنی شکلات و چکلیتی تیاوە کە ئازیزم بینەران ئەگەر ئێمە ئەم 6,000 دانە لە نێوی ژینگەیە کا بڵاوبێتەوە چەندها کیلومتر ژینگەی هێمە دا ئەپۆشێت و ژینگەکەمان ناشرین دەکات و بە ئەم کارە جوانێت دەبێتە سمبوڵێک کە ئێمە جلدی نایلۆنی ئەو شکلاتانە جلدەکەی فڕێ نەدەین لە نێوی ژینگە نە بە فڕێندان ئێمە بوتری جێگە ئاومان جێگە ئەوانە کە نوشیدەنیەکانمان هەمووی ئەوانە هێمە جەم دەکەینەوە جەممان کردووە دەینێرین بۆ شاری تاران لە تارانە ئێمە ئەوان دەیفرۆشن شرکەتێکە لەوێ بە مقابڵی ئەوێ ئەوان ویلچر یا عەرەبانەی کەم ئەندامیمان پێدەن تێرنی بۆ کەمەندامەکانی دەڤەری هەورامان و کوردستان بڵاویانەکەین و ناوی کەمەندام هەم خزمەتێ بکەین بە ئەوان و هەم خزمەتێکیشمان کردوێ بە ژینگەکەمان عزیزی ساتێ سەریکیشێ باوانم حجرەی دێنم ئەی ڕۆ حجرەی دێنم ئینجا جەبەڵی دێبەڵ گیانەکەم کوێی ستونم ئەی خۆ عەدڵێی پڕهونم وەتەنی باوانم ئەی وەتەنی ناچی لێ بیرمی من فرەتر تاکیدم لەسەری خاتوونەکان است چون من حەچی لە ژینگا
تماشام کردگەس و گەڕیاگم و لە زبڵدانەکانە گەڕیاگین حەچی زبڵێک داکەوتکە گشتی هەلەژێ دەستی خاتونەکانە بەشێکی ئەگەڕێتەوە شایەتە 50% دەستی خاتونەکان و 50 شایەتەنی داروخانەکان و ینی شتێک من لە بێژگای فقەتگە ئاشپزخانە و یا بیمارستانەکان شتێتری غیرەم نەدیگە کە مەسا بژم شرکەتێترە فرەی تاکیدم لەسەری ئەو خاتونانەسە چون ژینگەمان ئیتر ناسنێتەوە بۆمان خاک ناسنێتەوە وا لە دەستی هەما ئەگەر ئێستا تێنەکۆشین بۆی و نەی پارێزین لە دەستمان بێتەوە مەحاڵی تر بتوانین ئەم ژینگە بوێنین من لە تولی 24 ساڵە لە کیسەی پارچەی ئیسفادەیەکەم زبڵدانم نییە لە ماڵەوە ئەسەن زبڵدانم نێشکە مەسەن کارێکم کردگەکێ زبڵدانم نەوێ نە لەم حەوش و حەسارە نە لە مەسەن ئاشپزخانە و شتا هیچێکم نییە ئەویشە تێتۆ سەری ئەوەیە کە مەسەن هەمە لە کیسەی پارچەی بۆ نان و بۆ میوە و بۆ کارانێکی لە دەرۆ ئەنجامی ئەدەین لە کیسەی پارچەی ئیسفادەیەکەین توێکڵە میوێ خوردوخۆراکی شتێکیشمان بێ ئەگەرێکی توێکڵە میوەیەکی مەسەن پاک تەمیز هینیکەین وشکیکەین ئەیدەینە حیواندارەکان فقط توێکڵی پیاز و سیر و مەسەن ئاوا تۆم و شتیتیانەوێ زەرەری نییە بۆ حیوان و چت هەمە ئەوەی وشکەکەینەوەی دێنە حیوانداری ئەوی چێ واکنە بزانین تەڕە و قابلی ئەوێنێ بیدەینە حیوان وشتی ئەوێن لە باخە چاڵی بۆ کەنین و ئەکەینە ژێری خاکەوە شایەتە 3 مانگ 4 مانگ ئەو پاشماوە ئەیەتە کودێکی هەم بۆ دار و درەخت باشە هەم بۆ گوڵوگێش سفری یەک بار مەسرف و پلاستیکێکە کیسەی پلاستیکی تێنی لە بازاڕە وەسیلەشتی پێسێنین من شاید 2 شەو لەمەوبەر لە میێوانەیەکیان هەنی خاتونەکان و هەروە دانیشتین باز لە ژین گەشتمانە کرد یەک دەفە سفرێکیان هاودایان خست ژنێک بەدەستی و هەر ئەی شاردۆ چیوتیان بە خاتون کوبران نەزانێ پێمان چییە وتی وەڵانی وتم وەڵاوە ڕاستی زۆری عەزیەتاندام حەزیچم نەکرد لە ئەم بەرنامەیە بوو بە خااتری وتیان دەیچتی وانە چۆنێ هەر یەک دەحفەسقەی ناکەین وتم من ئەسڵەن تۆ بێژی یەک سانیش وەختە تۆ ئەوێ دابخەی گەورەترین جەنایەتە بۆ ژینگە چون ئەوە ئێتۆ ئەڕاتۆ نای ژینگە لە نای ژینگە خۆردەی ئەکات و ئەو ئەپوسێ تەجزیە ناوێت لە نای خاکە تێتۆ لەگەلی ئاو بۆر و لەگەلی باو تێتۆ سەری کانی و ئاوەکان و تێتۆ نای ئەم ئاوێ و خۆشمان سەری جەسەی خۆمان هەمتر لەگەلی میوەیە لەگەلی خوردوخۆراکی ژێرخاکیە وەکی سێوزەمینەیە پیازوێت تەماتەوێ هەرچێک بێ ئەوە وە مروری زەمان تێتۆ نای جەسەی خۆمان و گیانی خۆمان چونکە هەمە ئەگەر ئیستا فکری لەسەر ئەو پلاستیکە نەکەین و میکرۆپلاستیکە نەکەین و هیچ موقع ناتوانین ژیان دروستش کارە گیان جایی تو خوا کوچی بی وەڵا سەوڵێکانی پێ بکردن ئازیزی کوچی بی وەڵا سەوڵی کارێ پێ بکردن بخوا بزانوی لەگیان گیانەکە ڕازی وەمەریدن لێ ئەی هەوای ڕازی ومريدا إذا عزيزي بوي قلا يان جباي كلي بيتل أي خوار بوي تانما صزي بوي من لتولي أم چند ساڵە 24 ساڵە من لباسانێک کە کردممە بۆ مناڵم یا لە بنەماڵی خۆما بووگمانە تا شوێنێک توانیگمە ئەگەرێکی لباسێک دەدی خواردووێکی ئستفادەی لێ بکەیتەوە زانیگمە کەسانێک احتیاجیان هەست پێی واقعاً لباسێکی ئەوە نێبێژم برکی بدەن ئەوەی نەیەکێ مەسەن ئەوەی نەقابلی ئستفادە لباسێکی شاید یا بچووک بێتەوە یا مەکێنەی نەتوانی خۆت ئستفادەی لێ بکەی سعیم کەیگە تەمیز نگای بێرم و بازێ هین هەن وەکی کۆڕێ
لباسی هینی دیواری میهرەبانی شێدایانێن من ئەو لباسانە تەمیز هەڵمەگرت و دام ئەنیا چی پائیزی چی زوسانی ئەمدا ئەو شوێنانە ئەمدا ئەو شوێنە ئەو لباسیکە بمزانێ مەسەن قابلی ئیسفادە نییە یا ئەم کە دەسڕی ماڵ کار و هەرمانی ماڵم پێکرد یا ئەگە بمزانیاگە ئیتر قابلی دەتخواردنی نییە وردمەکرد کێ مەسەن زووتر لە نای خاکاتە جزێ بێ فرشتانی هەز ئەلعانە ئەگەر حتا لە سەری گۆرۆ کێ فرە ئستفادەی لێ ئەەکەین شتێکە لە گژ ماڵێکی هەز شاید لە مانگیا دوو دەحفە تۆ گۆرۆ هەر نەفەری دوو جفت برکتە من ئێستا لەسەری ئەو حتا ئەو گۆرانە لە ماڵا دانیشتمەوە گۆرانمە کارێکم پێکە کە بیکەمە پادەریەک بیکەمە مەسەن شتێک لە توانی لە دەرۆ لە نای ژینگا یا لە شوێنەکە ئیسفادەی لێ بکەیت وەسەری و دانیش سعیەکەم کە هیچ شتێکم نەوێ أي وطن أراني جيانم بخوان بينني فيتا أمري خوي شوانم جيانك ورمي شوانم إنجا شوبي حرحل وابان منای ئەم باخ خۆما من یەکێکیان خۆم ژینکە پارێزم ئەلبەتە لە ئەم کەنچکمەوە یای گرت کە ئیشانی داگم منیژتم باکی نێژینکە پارێزم بۆ مناڵەکانم و پەلاسکی و تۆجوو بووم و ژنانی هەرکەوا لە باخی خۆیان ژینکە پارێزێت و پەلاسی جەم بکا و ئەی تەبیعیە و چاڵێکن و ئەیکەمە ناوی خاک و ئێتە کووت بۆ درەخت و درەختە نێم و خەریکی درەختەکانەوەم و ئێتە کووت بۆیە وەڵا حتا ماگم وایە تا بتوان وەڵا من یەکێکیان سەربەرزم بۆ ئەم کەنچکمە و ژینگە پارێزە و ئەگەڕێ لەسەری ئەم ژنانە ئیتر ئەڕۆن ئەمیجە ئەڕوا سەرپەرستیان لێکا و ژینکە پارێزن و ئەشخاڵ برگمەدەن و بیۆن بیخەنە هەرچی واکینە پەلاسکیە ئەمە وەجگێ دای بنێن هەرچی میوە و تۆکڵە میوەز جەمیکەن و بیۆن لە باخەکەتانە بیکەنە ژێری خاکیوە بێتە کووت بۆ درەختەکەتان و بۆ گوڵ و مڵ و یەکێ لە کارە ژینگەکانی هەمە ئەوەسە لەگەلی خاتونە شاخەوانەکانە ئەڕۆن بۆ ژینگە لە کەژ و کۆسارۆ بەزری بەڕوو بەزری گویژ و تاوگوشت ئەوەین ئەینین هەم ژینگە پاک و خاوێنەکەینەوە هەم داروشتیچ ئەنێژین من یەکێ لە کارەکانی تریشم ئەوە لە ژینگە قەم دروستکردنە من چون ئەمساڵ ئەمە 2 ساڵە ئاو چ دنیا خوشک ساڵیە فرەتر قەم دروست کردەوەم کەژ و کۆساری و فرەتری شاخەوانەکانی ئەڕۆن دوێ ئاویان تی ئەەکەن و پڕیانەکەن لە ئاو یەکێکشان مەسە لە ئەم حەناو ئێستا من دامنیاگەس شکر بە خواگیان بارانەکە بازێ ئاوی تێک ڕێگەست هیوادارم گژ بنەماڵەیەک بتوانن کاری ژینگەی بکەن و ئەم ئاو خاکە و ئەم ژینگەمانە پارێزن و بۆ نەسڵانی بەدیش هەر بمێنێ پاراستنی ژینگەیش پاراستنی ژیانی خۆمە وەڵا شکر بۆ خواگیان 3-4 ساڵێگەوێ ژنانی هەورامان و دەڤەری هەورامان و پاوە فرە باشە فرە کەسانیشیان لە کەژ و کۆسار و لە ژینگا دار و درەختە نێن و بەزرە نێن و ژینگەش خاوێنەکەنەوە من هەر لە ئەگراوە دەستخۆشیان لێ یەکەم دەستی هەمویان ماچکە کەژ و کۆساری شاهۆی چونکە گیانی فرێواتیا گیانی دارویشن فرەتریان فرە کەسێ لە مەسەن لە مەریوان و لە کورسان و لە کامێران و لە ڕوانسەر و تێن دەستپانە ئەڕۆن وە کەژ و کۆسار و ئەیکەنن وە ڕیشەوە تێرنی هەمە فرە بەرگریشمان کرد لێ یان مردمی فرێشمان داسپات کە وە ڕیشۆ نەیکەنن بەشکەمەکێنێ ئەم گیا و گیای داروی لە منتەقەی ئۆراماناتە لە بین نەڕوات و بمێنێ بۆ داهاتوو
وطني وطني ضوان أي وطني نشيل بالمي أي وطني نشيل بالمي عزيزي أولامانك أي خامه بالمي أي خامه بالمي إن جاء وطن وليكن يا عزيزي وطني وليكن يا أخوة وعيد يا إن جاء ذكر بمي وطن عزيزي توشري كانك بتوشري إن جاء بلامي شمال عزيزي بلامي شمال أخوة بما ومسكن إن جاء بيا قبولك كانك بمال بويتن أي هوى بمال بويتن جاي بخواستي سريك جاي بینەرانی عزیز و هێژا ئێرە سەیرانگای شوانکارە ڕۆژهەڵاتی کوردستان دەڤەری هەورامانەتە مابەینی شاری پاوە و جوان ڕۆڕوانسەر هەر هەفتە و بەتایبەت لە ڕۆژانی پەنجشەمە و جمعە و لە ڕۆژی سروشت یاسیان زەودەرە هەموو گەشتیاران تێن بۆ ئەم ژینگە جوانێ و لە کاتێک کە تێن داخی داخانم ئاوا زبڵەکەیان بەجێ دێڵن و ژینگەکەمان ئاوا لە بین دەبن من فوادی ژینگە وەکو ئەندامێک لە بنەماڵەی ژینگە پارێزی کوردستان و هەورامان داواکاریمە لە خەڵکی کوردستان و هەورامانات هاواری ژینگەی کوردستان و هەورامان بن ئەگەر نەگەین بە فریای ژینگەکەمان تا چەند ساڵی داهاتوو ئەم ژینگە جوانە دەبێتە زبڵدانی گەشتیاران گەشتیاران جگەی لەوە کە زبڵەکانیان بەجێتێڵن لە نێوی ژینگەکەمانە تێن هەناسە لە مرۆڤایەتی هەناسەی ژینگەمان لێ دەگرن تێن دارە بەڕوەکانمان کە هەناسەی ئێمە قەرزداری ئەم دار بەڕوانەسە چەند سەد ساڵ تەمەنیانە دەیان بەڕن هەرو جۆرە دار بەڕوەکانمان دەبڕن زمانمان جلوبەرگمان کولتورمان دەبڕن و لە بینی دەبن هاوار و فریای ژینگە و کولتور و زمانی کوردستان و نەتەوەکەمان بین گەر ژینگە نەبێ ژیانێک نییە هەراستنی ژینگە هەراستنی ژیان ئەمانە زان چین؟ ئافرین چی ئەمە؟ ئافرین ئەم بەلوە ئافرین ئەم بەلوانە ئێستا ئەڕۆین لە کەژا تێرینی وەختی هاوردمان ئەیوێن لە نای خاکە ئەینین لە نای چاڵی ئەکەنین ئەینێنە ناوی لەولە ئەم بەلوێ لێ دەرتێ ها ئەمن درەختی بەلوە ئەم درەختی بەلوە ئێستا هێمە نیاگمانە ئەمە ئاوا و گەسە نیاگمان نایم خاکێ سەوز بووگە ئێستا ئاوا پیادکە ئێستا ئەوێن بۆ کوێ ئەوێن بۆ کەژەکان لە کەژەکانە ئەینین ئەزان ئەگەر هێوەش ڕینە دەرۆ ئەم بەلوانە جەمکەن وەختێکی نەی وەختی ڕین بۆ نای ژینگە ڕینە دەرۆ تەکی ئافەری ئافەری وەختی ڕینە دەرۆ باش تا ئەشانو دەم وەختی ڕین بۆ کەش تەکی دایکتانە بابەتانە یاخۆ معلمەکەتان مامۆستاکەتان ئەم بەلوانە ئەیوەن لە کەژۆ ئەینن ئنی ئاوینی لە دەرتێ وەختی برتانیاتان ئیتر ئەم بەلوە نی هێوەس وە کەژۆ وەختێکی لە کەژا ئەینن لە نای ژینگە ئەمە ئیتر ئێتە نی هێوە ئەمە ئێستا ئەم خاتونە زەریفە ئاڵای ناوە هێمە ئەم بەلوێ دێنە ئاڵا بیوا وە کەژەوە نای ژینگا بینە و ژینگە پێ ئێژن کوێز تەبیعەتە خۆمان ئێژین ژینگە زوانی کوردی خۆمان ژینگە ئەیوا لە نای ژینگا ئەینێ و دوایە ئەم بەلوێ لێ دەرتێ ئەگەر هێوەی بڕۆن بەلوو جەمکەن و بیوەن لە ژینگا بینێن ئیتر هێوە گشتان بەلووی ئاواتانە هەست پێژن داری بەلوو ئەمەنیکێ ئەنی مناڵانی باخچەکەمانە زانی نی هێوەست دەستان خۆش وێ ئەمیشە کتێوی ژینگەز ئەنی هێواز ئەنی مناڵانی باخچەکانە ئەی خوێنەوە لەبارەی ژینگەز من پاراستنی ژینگە پاراستنی ژیان ئەمە ژینگە یانێ محیت یانێ ئەو شوێنە خەریکین لە نایا زندگیەکەن ئەزانی لە نایا ئەژین
ئەم ڕێگای دایکمە ئەم چالاکی ژینگە پارێزی دایکی ژینگەی کوردستانە بووەم بەڕێوە و ئەولاد بە ئەولادمان ئەم ئەندیشە سەوزە لەسەری قەلب و زێنی منداڵمانە حەکی بکەین و ئەولاد بە ئەولادمان ژینگە پارێز و ژینگە دۆست وەکی ئەم بەڕۆی محکەم و ڕیشەدار بێ وەک کەژی شاهۆ سەربەرز و محکەم. ئەمڕۆ هاینە قڵای جوانڕۆ بۆ هەفتەی زاکرۆسانە یا ڕۆژی زاکرۆسانە هەمە هاتین بنەماڵەی ژینگە پارێزی منتەقەی هەورامان و کوردەواری هاتین لە ئەم کۆڕە بەشداری بکەین داواکاریش مەز لە خاتونە بەڕێزەکانی کوردەواری بخسووس شاری جوانڕۆ لە ئەم کۆڕانە بەشداری بکەن و بۆ ژینگە پارێزی و ژینگە دۆستی تا ئەتوانن بکۆشن پاراستنی ژینگەیش پاراستنی ژیانی خۆمان.